سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ دەبێژە نەها مەتە گفتوگۆ و دانوستاندن بە ئێرانێرانی. وەزیری وزەی ئەمریکا ڕایگەیاند تەنگەی هۆرمۆز لە ژێر کۆنتڕۆڵی ئەمریکادایە. هەن گروپên çekdar li Iraqê ji bo radestkirina çekên xwe mercan datîn. یاسای چوارچێوە بڵاوکرایەوە و دەستەی کارگێڕی پێکێنرابووی. سڵاو و دەمباش بینەرانی عزیز، ئەمڕۆ سێشەمە 27 گەلاوێژی ساڵی 2726 کوردیە. من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم ساڵح دێمەجەر لەگەڵتانین لە کاتژمێری داهاتوودا بۆ ئەم بەرنامەیە لەگەڵمان بمێنەوە. Devê demişmêrede em ê nûçe û şîroveyên siyasî yên dawiyên girêdayî Amerîka, herêmên Kurdan û herwiha rojhilatan navîn û cîhanê ji we re pêşkêş bikin. Li gel me. Belê bînerhêja em ji koşka spî û doseya Îranê dest pê bikin piştî şêst rojî ji danûstandin û têgihiştinê têgiliyên di navbera Amerîka û Îranê de derbasî qonaxeke nezelal dibin. Niha danûstandin nînin û artêşa Amerîkayê jî ti nîşan nade ku ew ê şerekî bike. Wate ku niha şer ne şer û ne jî aştî di demekê re derbas dibe û dibe ku êrişek di demeke nêzik de jî bibe. Yanî hemû derî vekirîne. Ji bo bêhtir zaniyarî niha pemnêrê me yê koşka spî hîwa selam be me re ye. Dem baş hîwa çi tiştên nû di vê derbarê de li cem te hene? سڵاو ساڵە ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دوو جار لە تۆڕی کۆمەڵایەتیەوە لێدوانی داوە دەربارەی گەروی هورمز قسەی کرد کە ئەو گەروە ئێستا بە تەواوی لە دەستی لە کۆنتڕۆڵی هێزەکانی ئەمریکادایە کە هاتوچۆی کەشتەکان هێدی بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. هەروەها کۆتایی پرۆسەی مین هەڵگرتنەوەی لە گەروەکە ڕاگەیان گوتی کە ئەو گەروە هیچ لە کۆنتڕۆڵی ئێراندا نەماوە. سەبارەت بە پەیوەندی وە گفتوگۆ و دانوستاندن لەگەڵ دەوڵەتی ئێران دۆناڵد ترامپ ڕایگەیان لە ئێستادا بە شێوەیەکی ڕاستەوخۆ هیچ گفتوگۆ لە گۆڕێنیە، هیچ گفتوگۆیەک ناکرێت. هەروە پلانیشیان نییە، هیچ پلانێکی ڕوون نییە کە گفتوگۆ دەست پێ بکەنەوە. ئەمە زیاتر بە جۆرێک لە جۆرەکان تەمومژی خستۆتە سەر ئایا هەنگاوی داهاتووی ئەمریکا بەرامبەر ئێران چی دەبێت. دۆناڵد ترامپ پێشترش ڕایگەیان بوو کە هیچ پەلەی نییە لە یەکلاکردنەوەی گەروی هورمز، چونکە ئێستا کەشتەکان هاتوچۆ دەکەن ئەوەی کە پەلەی بێت دەبێت ئێران بێت. لەلایەکی دیکەوە جاریت کۆشنەر کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەردانی میسر و ئیسرائیلیشی کردبوو لێ دوانی دەربارەی هەنگاوەکانی دواتری ئەمریکا دابوو. لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادە کردوون، فەرمون با بەیەکەوە سەیری بکەین. دوای کۆتایی هاتنی وادەی گفتوگۆ و ئەو 6 ڕۆژەی کە لە ڕێکەوتنی ئیسلاماباددا تەرخانکرا بۆ گەیشتنە ئەنجامێک، نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا جاریت کۆشنەر قسە لەسەر داهاتووی پەیوەندەکانی نێوان ئەمریکا و ئێران دەکات. لە ئێستادا جەختی سەرەکی سەرۆک ترامپ لەسەر گوشاری ئابووری و بەردەوامیدانە بە گەماڕۆی سەر ئێران لە گەروی هۆرموزەوە. ئەگەر سەیری ئابووری ئێرانیش بکەن ئەوە بەڕوونی دەبینن. سەرۆک ترامپ زۆر بەڕوونی دەزانێت چی دەوێت کە ئەوەیە ئێران نابێت چەکی ئاتۆمی هەبێت. ئەگەر ئێرانەکان ڕاستگۆ بن و بیان هەوێت لەو بارەیەوە ڕێکەوتن بکەن، سەرۆک ترامپ پێی باش دەبێت. لەبارەی ئەوەی کە ئایا هەنگاوەکان بەرەو کوێ دەچن و چۆن ئێرانیەکان دەتوانن قەناعەت بە ئەمریکا بهێنن، کۆشنەر گوتی ئەوان دەبێت ئامادەی ڕێکەوتن بن و واز لە یاریکردن و ناڕوونی بهێنن. مەرزەکانی سەرۆک ترامپ بنچینەین و ئەوان دەبێت وەکو دەوڵەتێکی نائەتۆمی بن و واز لە پشتیوانیکردنی تێرۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بهێنن. ئەمە لە کاتێکدایە نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا نەیشاردەوە کە ڕاستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و پەیوەندی لە نێوان ئەمریکا و ئێران نییە و لە ئێستادا هیچ گفتوگویەکی فەرمی بەڕێوە ناچێت، بەڵام کەناڵێکی نهێنیش لە نێوان دۆناڵد ترامپ و سوپای پاسداران هەیە، هەرچەندە ئامادە نەبوو هیچ زانیاریەک لەو بارەیەوە بدرکێنێت.
دوو بابەت ئێرانیەکانی تەواو تووڕە کردووە. یەکەمیان ئەوەیە کە دۆناڵد ترەمپ دەڵێت کەناڵێکی نهێنی لە نێوان سوپای ئێران و ئەمریکا کراوەیە، ئەمەش ڕۆڵی وەزارەتی دەرەوەی ئێران بە جۆرێک لە جۆرەکان پەراوێز دەخا. هەروە دۆناڵد ترەمپ لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند جارێک ڕایگەیاندووە کە دوور نییە دەست بە سەرگەروی هورمزدا بگرێت و وەکو بەشێک لە خاکی ئەمریکا بیناسێنێت. بەێ هیوە سەلام پەمنێرێ دەنگی ئەمریکایە کۆشکە سپی سپاس ji بۆ vanzaniyariyên te. 6 ڕۆژ بەسەر واژۆکردنی یادداشتی لە یەکتێگەیشتنی نێوان ئەمریکا و ئێران تێپەڕیوە کە بە ئامانجی کردنەوەی تەنگەی هۆرمۆز و کۆتایی هێنان بە شەڕەکە واژۆکرابوو. بەڵام بە گوێرەی راپۆرتە نوێەکان ڕێبەرانی ئێران لە بری ئەوەی بەرەو ئاشتی هەنگاو بنێن ئەو دەرفەتەیان بەکارهێناوە بۆ ئامادەکاری بۆ ململانێکی فراوانتر و ئەمەش بە گوتەی بەرپرسانی ئەمریکا با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان ئەوە دەردەخا کە کۆماری ئیسلامی هیچ کاتێ جێگای متمانە نەبووە و نییە. راپۆرتێکی ئارش ساڵە هاوکارمان لەم بارەیە ببینن. ئەمڕۆ 6 ڕۆژ بەسەر واژۆکردنی فەرمی یادداشتنامەی لێکتێگەیشتن لە نێوان ئەمریکا و ئێراندا تێدەپەڕێت. لێکتێگەیشتنێک کە بەهۆی هەڵسوکەوتی ئێران زۆری نەخایاند. ئەو هەڵسوکەوتش هەموو کات لەلایەن ئەمریکا و دۆناڵد ترامپەوە بینراوە و هۆشداری لەسەر دراوە. ئەوانە زۆر درۆزن و ناپاکن، لە مامەڵەکردنا زۆر بێمتمانە و بێبەڵێنن، بەڵام ئەو هەڵسوکەوتیان هیچ شتێکیان بۆ ناگۆڕێت چونکە بارودۆخیان زۆر خراپە. ڕۆژنامەی واڵ ستریت جورنال بە پشتبەستن بە بەرپرسانی ئێرانی و عەرەبی دەڵێت دوای واژۆکردنی یادداشتنامەکە بەرپرسانی حکوومەتی ترامپ هەوڵیاندا پشتیوانی بۆ ڕێککەوتنێک کۆبکەنەوە کە تەنگەی هۆرمۆز بکاتەوە و شەڕەکە بەرەو کۆتایی ببات، بەڵام کردارەکانی ئێران پێچەوانە بوون. بە پێی ئەو راپۆرتە هەواڵگریە جیاوازەکانی وڵاتانی عەرەبی لە پەیوەندیەکانی نێوان ئێران و گروپە میلیشیاکان لە عێراق و یەمەن کۆمەڵە قسە و پلانیان بینیوە کە نیشانەی گۆڕانکاری استراتیجیە، گۆڕانکاریەک بۆ فراوانکردنی شەڕ لەلایەن ئێرانەوە. هەروەها لەسەر ئۆپەراسیۆنی هێرشبەرانە لە خاکی وڵاتانی دیکە قسە کراوە کە ئەمە بۆتە هۆی نیگەرانی کوێت و هەندێک وڵاتی کەنداو. شرۆڤەکاران دەڵێن ئێران کە لەلایەکەوە خۆی بە دەوڵەتێکی شۆڕشگێڕ و هەڵگری پەیامێکی ئایدۆلۆژیک دەبینێت و لەلایەکی دیکەوە هێشتا نۆستالژیای شکۆ و دەسەڵاتی ئیمپراتۆریەتی لە دەستچووی لە ناسنامەی سیاسیدا ڕنگ دەداتەوە، پیشانی داوە کە بە ئاسانی ناتوانێت خۆی لەگەڵ نەزمی جیهانی هەنووکەیی بگونجێنێت. ئەمە وای کردووە کە تاران بەردەوام خۆی لە پێگەی بربەرەکانیە لەگەڵ نەزمی جیهانی ببینێتەوە و لە زۆر قۆناغدا وەک دەوڵەتێکی یاخی بەرامبەر بە یاسا و ڕێککەوتنە نێو دەوڵەتیەکان هەڵسوکەوت بکات. سەرۆک ترامپ چەندین جار هۆشداری داوە کە ڕێبەرانی ئێران متمانە پێکراو نین. زانیاریە نوێەکانیش ئەو پرسیارە بەهێزتر دەکەن: ئایا تاران دیپلۆماسی بۆ ئاشتی دەوێت یان تەنها وەک دەرفەتێک بۆ ئامادەکاری بۆ شەڕ؟ دەمەکێدا کۆ ئێریشن لە سەرکەشتیان لە تەنگاوە هەرمزێ بەردەوام دەکەن. وەزیری ئەنرژیە ئەمریکایی کریس رایت دەبێژە کۆمارە ئیسلامی تەنگاوە هەرمزێ کۆنترۆل ناکە و جیهانێ پێویستی بە پەترۆلا ئێرانێ نینە. ji بۆ بێتر ئاگاهین divê derbarê de niha Pemnêrê dengê Amerîkayê Wezareta Derva Soran Xatirî ji wir bêmere ye. Dem baş Soran pêşhatên tengava Hurmizê gihîştine ku li cem wan. کریس رایت وەزیری وزەی ئەمریکا ڕۆژی دووشەممە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ فۆکس نیوز وتی کە ویلایەتە یەکگرتووەکان بەردەوامە لە هێنانە دەرەوەی نۆت و مادە بنەڕەتیەکان لە گەڕووی هۆرمۆز. وەزیری وزەی ئەمریکا هەروەها وتی ئەو راپۆرتانەی باسی کەمبوونەوەی هاتوچووی کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز دەکەن نادروستن و ویلایەتە یەکگرتووەکان داتای ڕاستەقینەی لەسەر ئەم بابەتە لە بەردەستە. با بەشێک لە قسەکانی وەزیری وزەی ئەمریکا ببیستین و ببینین. ئێمە ئێستا لە ناوچەیەکی جەنگی داین، بۆیە کەشتیەکان سیستەمەکانی چاوەدێریان کۆژاندوێتەوە.
ئێمە هاوکاری سەربازی بۆ کەشتیەکان دەکەین. لە مانگی گۆڵانەوە ڕۆژانە ئەم کارمان کردووە بۆ ئەوەی نەوت و گاز بێنینە دەرەوە. من ڕۆژانە راپۆرتم پێدەگات کە چ کەشتیەک لە گەڕووی هورمز دەرچووە، بارەکەیان چی بووە و لەکوێوە هاتبوون. بۆیە ئەوان خەمڵاندن دەکەن و ئێمەش داتای ڕاستەقینەمان لەبەردەستایە. من بەیانی راپۆرتێکم بینی کە گوایە هاتوچۆی کەشتیەکان لە گەڕووی هورمز لە کۆتایی هەفتەدا گەیشتواتە سفر. تەنیا ڕۆژی یەکشەممە 30 کەشتی لە گەڕووی هورمز دەرچوون، ڕۆژی شەممەش زیاتر لە 30 کەشتی دەرچوون. بۆیە ئەم راپۆرتانە دروست نین. ئێمە بەردەوامین لە بردنە دەرەوەی نەوت و گاز و بەرهەمە زۆر گرنگەکان لە گەڕووی هورمز. بە هۆی سیاسەتەکانی نەوت و گازی سەرۆکیشەوە ئێمە ئێستا گەورەترین بەرهەمهێنەری نەوت و گازین لە جیهاندا. وەزیری وزەی ئەمریکا وتی داتاکان نیشانی دەدەن کە کۆنتترۆڵی تەنگەی هورمز لە دەستی ئەمریکادایە نەک حکوومەتی ئێران وە جیهان چیدی پێویستی بە نۆتی ئێران نییە، تەنانەت هەناردەکردنی نۆتی ڕژیمی ئێرانیش ئێستا گەیشتوتە سفر لە کاتێکدا سوپای ئەمریکا ڕۆژانە 8 تا 9 میلیۆن بەرمیل نۆت لە ناوچەکە دێنێتە دەرەوە. کریسرایت وتی ئێمە سەرقاڵی چارەسەرکردنی کێشەیەکی 47 ساڵین لەگەڵ ئەم ڕژیمە ئێران و هەڕەشەی چەکی ئەتۆمی، بەڵام ئەم بابەتە لە کورتخایەندا هەندێک کێشەی دروست کردووە. لەگەڵ ئەوەشدا سیاسەتەکانی سەرۆک ترامپ ئێمەی بۆ ئەم کێشە و تێکچوونە ئامادە کردووە. کریسرایت وتی ئەمریکا لە حاڵی زیادکردنی بەرهەمهێنانی وزەیە لە ڤێنزوێلا، لە ئالاسکا و لە تێکساس و ئەم بۆشایە بە دەرکردنی یا هێنانە دەرەوەی نۆت و گازی زیاتر لە کەندا و لە بوچکبوونەوەیدایە و لە کەمبووندایە. ئەو هەروەهاوتی توانای ئەمریکا بۆ هێنانە دەرەوەی نۆت لە کەندا و لە زیادبووندایە، بەڵام توانای حکوومەتی ئێران بۆ دروستکردنی کێشە هەر کەمتر و کەمتر دەبێتەوە. هاوکات ئاستی هەڕەشەکان لە گەڕووی هۆرموز و لە کەندا و هێشتا بەرزە و کەشتیەکان بەردەوام دەکرێنە ئامانج. ڕێکخراوی ئۆپراسیۆنەکانی بازرگانی دەریایی بریتانیا بەربەیانی ڕۆژی سێشەمە راپۆرتی داکە کەشتیەک لە کاتی دەرچوونی لە تەنگەی هۆرموز کراوەتە ئامانجی تەقەمەنیەک. بە گوێرەی ئەم دامەزراوەیە لە ئاکامی ئەم هێرشەدا ڕۆژی ژووری ماتۆری کەشتیەکە زیانی بەرکەوتووە و یەکێک لە کارمەندەکانیشی بریندار بووە. کۆمپانیای شیکاری داتاکانی کەشتیوانی و کەلوپەلی جیهانی کێپلەریش دەڵێت هاتوچووی کەشتیەکان لە گەڕووی هۆرموز ساڕادەیەک زیادی کردووە. ڕۆژی دووشەمە لە کۆی گشتیدا 6 کەشتی لە گەڕووی هۆرموز تێپەڕ بوون. هاوکات لەگەڵ ئەم پێشاتانە نرخی نۆت لە جیهاندا بەردەوامە لە بەرزبوونەوە و نرخی بەرمیلێک نۆتی برنت گەیشتە 91 دلار و 20 سنت. بله سوران خاطری پامیر دنگ امریکای وزارت دربا سپاس جبو زانیاریانته. نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا و عێراق ڕایگەیان هێرشە ئاسمانگەکانی ئیسرائیل بۆ سەر بنکەی سەربازی ئەبو زوهل لە سووریا هەڵکشانی ناپێویستی گرژیەکانە کە هیچ یارمەتی دەرنیان بۆ سەقامگیری ناوچەکە. تام باراگ لە کەناڵی ئێکس ڕایگەیان ئەمریکا بە قوڵی نیگەرانە لە هێرشەکان و ئاماژەی بەوەشکرد واشنگتۆن هانی هەموو لایەنەکان دەدا گفتوگۆی ئەقلانی لە بری کردەوەی سەربازی بگرنە بەر وتیشی حکوومەتەکەی ئەحمەد شەر هەڵوێستی شەڕەنگیازانەی نەگرتووەتە بەر و هێزی بە وەکاڵەتی نییە و ئاماژەی بەوەشکرد حکوومەتی سووریا چەندین جار ڕایگەیاندووە پێی باشە گرژیەکان لەگەڵ ئیسرائیل کەم بکاتەوە هەتاوەکو ئێستا ئیسرائیل هیچ لێدوانێکی لەبارەی هێرشەکانەوە نەداوە. و نونەرێ تایبەتی ئەمریکایە بۆ ئاشتیە جێرد کۆشنەر گوت کو divê گروپا تەرۆریستا حەماسê soza xwe ya çekberdanê li Xezayê bi cih bîne an jî dê rastî operasyoneke leşkeriya İsraîlê bibe û wê demê İsraîl dê piştgiriya Amerîkayê ya bêhtir hebe da ku kar bi awayê guncaw biqedîne. Koşner ku zavayê Serokê Amerîkayê Donald Trump ev şîrove di hefevînekê de bi Fox News ra kir piştî ku li Misrê bi rêberên Hamas û herwiha pişt re jî bi Serokwezîrê İsraîlê Benyamin Netanyahu ra civiya. Koşner got ger Hamas niha soza xwe bi cih neyne her kes dê bibîne ku ew di derbarê aştiyê de nerast e. Koşner bi berpirsên Hamasê û Komîteya Niştimaniya Rêveberiya Xezayê ku saziya teknokrata Filistîniye ku dê herêmê bi rê ve bibe civiya bû.
ام نهاجی بچن کنگرس امریکی هن سیناتوران امریکی بانگ لرهبری ترامپ کرد که پاراستنا دمکی جبو ولاتین سودانیین لامریکای دجین دریج بکه او دبیجن که سودان ولاتکی نسقام گیره و جبر شر نافخوایی و تندوتجیا بردوام راستی یک جمزنترین کریزین مروفین جیهانی دبه جبو بهتر زانیارین ها پامنری دنگ امریکای کنگرس مریوان همه به مرایه دم باش مریوان یعنی برنامه ام ببیجن برنامه پاراستنا دمکی یا پناخوازن سودانی به چاوت درشکر لامریکای و جبوان چی ببه؟ بله ماوەی پاراستنی کاتی بەرنامەیەکی مرۆیی کۆچبەری ڕێگە دەدات خەڵکی ئەو وڵاتانەی ڕوبەڕووی جەنگ و کارەساتی سروشتیان دۆخی نایاسایی دەبنەوە بە شێوەیەکی یاسایی و کاتی لە ئەمریکادا بمێننەوە و کار بکەن. هۆکارەکە شێوەیە کە دۆخی وڵاتەکەیان ڕێگە نادات کە بە شێوەیەکی ئاسایی و سەلامت بگەڕێنەوە. لە ئێستادا لە ناو ئەمریکا نزیکەی 1,200,000 هاوڵاتی وڵاتانی تر بەهۆی ئەم بەرنمەیە لە ئەمریکادا بە شێوەیەکی کاتی و ماونەتەوە. گروپێک لە سیناتۆران کە ژماریان 8 سیناتۆرە ئەو نامەیان ئاراستەی وەزیری دەرەوە لە ئیدارەی سەرۆک ترامپ کردو و دەڵێن بارودۆخی سوودان ئەو مەرجانەی تێدایە بۆ درێژکردنەوەی ماوەی مانەوەی ئەو هاوڵاتە سوودانیانەی کە ئێستا لە ئەمریکادان. لە مانگی 4 ساڵی 2023 لە سوودان شەڕی ناخۆ هەڵگیرسا لە نێوان سوپای سوودان و هێزەکانی پشتیوانی خێرا و لەو کاتەوە وڵاتە ڕوبەڕووی چەند قەینارێک چەندین قەیران بۆتەوە قەیرانی مرۆیی گەورە بە پێی ئاماری ڕێکخراوە نێودەوڵەتەکان نزیکەی 14 ملیۆن کەس ئاوارە بوون و نزیکەی 400,000 کەسیش کوژراون و ڕێکخراوە مرۆیەکان هەمیشە هۆشیاری دەدەن لەبارەی برسێتی و بڵاوبوونەوەی نەخۆشی و مەترسی قات و قوڕی لە هەندێک ناوچەی سوودان. پاش هەڵگیرساندنی جەنگ لە یەکەم جار لە مانگی 4 ساڵی 2022 حکوومەتی ئەمریکا سوودانی پۆلێن کرد وەک یەکێک لە وڵاتانی کە بەرنامەی ماوەی پاراستنی کاتی بیگرێتەوە. لەبەرەوە ئەم سیناتۆرانە ئەم هەشت سیناتۆرانە دەڵێن بارودۆخی سوودان هەتا ئێستا بە کەڵکی ئەوە نایەت کە ئەم هاوڵاتیانە بگەڕێنەوە و هاوڵاتانی سوودانی ناو ئەمریکا ئەوەی ئەوانی کە ئێستا لەم بەرنمەیەن ماوەکەیان لە 19 مانگی دەی ئەم ساڵ تەواو بێ واتە 2 مانگی تر بۆیە سیناتۆرەکان داوا دەکەن ماوەکە بۆ ماوەی 18 مانگی تر یا ساڵونیوەکی تر درێژ بکرێتەوە. یەکەم جار ئەگەر حکوومەت ئەم داوایە قبول بکات ئەو هاوڵاتیانەی سوودان کە دوای دەستپێکردنی جەنگ هاتوونەتە ناو ئەمریکا زۆربیان بە شێوەیەکی یاسایی بە ڤیزە هاتوون ڕێگەیان پێدەدرێت بۆ ماوەی ساڵونیوەکی تر بمێننەوە لێرە. باشە مەریوان پێشەوەی بڕیار بدرێ بۆ درێژکردنەوەی ماوەی مانەوەیان حکوومەت ئەو فاکتورانەی کە لە بەرچاویان دەگرێت چییە؟ بەڵێ بڕیارێکە ئێستا لە دەستی وەزارەتی ئاسایشی ناوخۆی ئەمریکا دیپارتمنت of Homeland Security بە ڕاوێژکردن لەگەڵ وەزارەتی دەرەوە بە پێی یاساکانی ئەمریکا بەرپرسان پێداچوونەوە بە بارودۆخی سووداندا دەکەن بۆ سەنگاندنی بارودۆخەکە بۆی بزانن ئایا بارودۆخەکە ڕێگە دەدات هاوڵاتیانی سوودانی بە شێوەیەکی سەلامت بگەڕێنەوە. فاکتەرەکان کە لە بەرچاوە گیرین بریتین لە شەڕی چەکداری بارودۆخی مرۆیی ئارامی و ئاسایش بە شێوەیەکی گشتی و هەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکان سیناتۆرەکان لە نامەکەیان ئاماژە بە چەند فاکتەرێک دەکەن کە بە بڕایەوان هۆکاری بەهێزن بۆ درێژکردنەوەی ماوەی مانەوەی هاوڵاتیانی سوودانی لێرە لە ئەمریکا بۆ نمونە لە پۆلێنی وەزارەتی دەرەوەیە وەزارەتی دەرەوەی ئەمریکا سوودان لە ئاستی چوارەمدایە لە هۆشیاری سەفەر داواتە حکوومەتی ئەمریکا بە هاوڵاتەکانی ئەڵێ سەفەر مەکەن بۆ سوودان هەروەها باڵوسخانەی ئەمریکا لە خەرتومی پایتەختی سوودان لە ساڵی 2023 داخراوە بەهۆی نەبوونی و ئارامی و ئاسایش و بە پێی ئاماری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئێستا زیاتر لە 30 ملیۆن کەس لە سوودان پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە یەکێکە لە گەورەترین قەیرانەکانی مرۆیی لە جیهانە. بەڵام بەگشتی ئەمە یەکەم جار نییە کە سوودان لەم بەرنمەیەدا بێت. یەکەمین جار سوودان لە ساڵی 1990 داخرایە ئەو لیستەوە هەتا ساڵی 2021 چەندین جارماوەی مانەوەی کاتی هاوڵاتیانی سوودانی درێژ کرایەوە. پۆلێنی دووەم تایبەتە بە جەنگی ناوخۆی سوودان کە لە ساڵی 2023 دەستی پێکردووە. بەگشتی پرسەکان پرسیارێکی گەورە دەخاتە بەردەم ئەمریکا کە چۆن وەڵامی ئەو شەڕ و ململانیانە بداتەوە کە قەیرانی مرۆیی درێژخایەن دروست دەکەن کە زیاتر دەیان ساڵە خایەنن
لە کاتێکا بەرنامەیمانەوە لە بنەڕەتدا بۆ دروستکراوە کە بە شێوەیەکی کاتیمانەوە بۆ وڵاتانی تر دابین بکات. لە چەند هەفتەی داهاتووە بەرپرسیانی حکوومەت تەبان پێش تەوابوونی وادەکە لە 19 مانگی دەیە بڕیارێن ئایا ڕازیە بن بەوەی کە هاوڵاتیانی سوودانی بمێننەوە یان نا. بەێ مەریوان حەمە پامنێری دەنگی ئەمریکای کۆنگرسێ سپاسی بۆ وانە ئەگایان. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. لەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ئەمڕۆ سەمینارێک لە واشنگتۆن دیسی لەلایەن حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بەڕێوەچوو سەبارەت بە داهاتووی ئێران و ڕۆڵی کورد لە پرۆسەی گواستنەوەی دموکراتیک و مافیگەلانی ئێران و ڕۆڵی سیاسەتی ئەمریکا لەم پێشاتانەدا. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدا بەڕێوەچوو کە حزبی دموکراتی کوردستانی ئێران کە لە ساڵی 1945 لە شاری مەهاباد دامەزرا 2 ڕۆژ لەمەوبەر یادی 81 ساڵەی دامەزراندنی خۆی کردەوە. هەژار برنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە واشنگتۆن لەگەڵمانە میێوانی ئەم ڕۆمانە کاک هەژار ماندوو نەبن و دەزانم دوای سیمینارەکە یەکسەر لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. با لە خودی کۆبوونەوەکەوە دەست پێ بکەین. گرنگترین پەیام و ئامانجتان لە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە لە واشنگتۆن دیسی چی بوو؟ بۆچی پێت وایە یا پێتان وایە باسکردنی ڕۆڵی کورد لە ئایندەی سیاسی ئێراندا لە ئیستادا و لەم کاتەدا بە تایبەتی گرنگە؟ زۆر سپاس بەفراوخانەرێ وڵا هەر زۆری نەخایاندووە کە کۆڕەکە تەواو بووە. هۆکاریەوەی گرنگیە و کۆرانە چین لە واشنگتن ڕاستیەکەی زۆر جاران لەلایەن ئەمریکاییەکانەوە بێمە دەوترا کە کورد پێویستە بە شێوەی ڕاستە و خۆ لەگەڵ ئەمریکاییەکان گفتوگۆ بکات و دەنجی خۆی هەبێت لە واشنگتنی پێیتەختی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبەرەوەی سیاسەتی ئەمریکا لە دەرەوەی ئەمریکا ڕە بە شێوازێک دیارە و لەناو خۆی واشنگتن شێوازێکی تری هەیە. بەداخەوە زۆر جاران زانیاری هەڵا لەسەر کورد بە تایبەت کورد لە کوردستانی ئێران بە ڕایدارانی ئەمریکی دەدرا بە ناوەندە لێکۆڵینەوەکان و ئەوانە و زۆر جار بوو وەکو یەکێک لە پانەلیستەکان و ڕووی شارێ پێکرد یەکەم ناوکە لەسەر کوردی ڕۆژهەڵاتی کوردستانیا کوردی ئێران دەنرا ئەوە بوو کە کوردە جیای خوازەکان ئەو کوردانی کە دەیانەوێت لێران جیا بنەوە. هۆکارەکەشی ئەوە بووە کە ئێمە نەمانتوانیوە دەنجی خۆمان زۆر بەباشی لە ئەمریکا و پێتەختەکانی دیکەی جیهانی بە دەنجی ڕایدارانی وڵاتانە بگەین بەگوێ ڕایدارانی وڵاتانە بگەین. هۆکاری کۆڕەکەی ئەمڕۆیەکیانەوە بوو لە پەیامی بەڕێز سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کاک مستەفا هیجریدا بە دیاریکراوی باز لە 4 خاڵی سەرەکی کرابوو. خاڵی یەکەم ئەوەی گرنگیدان بە ڕۆڵی کوردە لە گۆڕانکاریەکاندا ئەوەی کە ناتوانین داهاتووی ئێران بڕیارەکان بۆ داهاتووی ئێران بێڵینەوە بۆ دوای گۆڕانکاری دەبێت لە ئێستا ڕا دیار بکات چه سیستمێک لە داهاتووی ئێراندا پەیڕەو دەکرێت کە گۆڕانکاری ڕووبدا و سیستمی فدرالی بەوەی زۆر بە گونجاو زانرا. باشە کاک هەژار وەک خۆشت ئاماژەت پێکرد و هەروەها لە ناونیشانی کۆنفرانسەکەشدا جەخ لەسەر ڕۆڵی کورد لە قۆناغی گواستنەوەی دموکراتیکی ئێران کراوەتەوە. ئەم ڕۆڵە بەڕاستی دەتوانێت چۆن بێت و حەزبی دموکراتی کوردستانی ئێران بە تایبەتی لەم قۆناغەدا چی بەرپرسیارەتیەک بۆ خۆی دەبینێت؟ بەفراوخانچە ئەوڕۆ لەم کۆڕەدا یەکێک لەو شتانەی کە بۆ من وەکو نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو کۆڕەدا یەکجار زۆر گرنگ بوو ئەوە بوو کە ئێمە وەکو هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران دەرکەوتین. حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەکو کۆنترین حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ئەرک و بەرپرسایەتیە لەسەر خۆی دەزانێت دەبینێت کە بتوانێت یەکگرتووی و یەکدەنجی لە نێو ئەحزابی سیاسی کوردستانی ئێراندا دروست بکە بۆی بتوانێت بە یەکدەنجی لە بەرامبەر هێزە جیهانیەکاندا قسە بکەن و پێگەی کورد بناسێنن. وەک پانەلیستە
سیاستەکانی ژەوڕۆ باسییان کرد لەو کۆڕەدا هەمویان کۆدن بوون لەسەرەوەی کە هیچ گۆڕانکاریەک لە ئێراندا بەبێ کورد بە نادیدەگرتنی کورد بە نەبینینی کورد جێبەجێ نابێت. کورد پتانسیل یەکجار زۆری هەیە وەک بەرز سکرتێری گشتی ئاماژەی پێکرا عاملیەتی خۆی هەیە لەسەر ئەرزی واقعدا ئەنەرژی و پتانسیل و پێگەی خۆی هەیە هێزی خۆی هەیە لەسەر ئەرزی واقع و دەتوانێت چەخماغی گۆڕانکاری بێت لە ئێراندا. بەڵام گۆڕانکاری ئەساسی هاوپەیمانی و پارتنەرشیپ نەک لەسەر ئەساسی هێزی پێوەست. باشە کاکەژار باسی ئەو هاوپەیمانیت کرد با منیش با پرسیارەکەم لەوێ دەست پێ بکەم. خۆتە زانی بۆ کوردستان مەسەلە تەنیا ئەوە نیە کە کێ لە تاران حکومەکات یعنی داهاتوو حکومڕانی داهاتوو کێ بێ یا ڕابردوو کێ بۆ مەسەلەکە ئەوەیە کە کورد چ مافێکی دەبێت بۆ دیاریکردنی ئایا مافیەوەی دەبێت بۆ دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆی. ئەمێ بزانم حزبی ئێوە یاوەکو ئەم هاوپەیمانیە کە ئیستا باسیەکەی چوارچێوەیەکتان بۆ دەستەبەرکردنی ئەم مافە ئامادە کردووە بۆ داهاتوو ئێران؟ بەڵێ هەروەکو ڕۆ دیسان لە پەیامی بەڕێز سکرتێری گشتی داهاتە بوو ئێمە سیستەمی فدرالی لەسەر چوارچێوەی جۆغرافیای نەتەوەیی بە گونجاوترین سیستم بۆ بەڕێوەبەری داهاتووی ئێران دەبینین نەک هەر بۆ کورد بۆ نەتەوەکانی دیکەی نێو ئێرانیش لە بەرەوەی کە ئێران وڵاتێکی مۆڵتیناشناڵە وڵاتێکی فرەنەتەوەیە کە لە وڵاتە فرەنەتەوەیدا دەبێت بە سیستمێکی سێکولاری پلۆرال ئەو وڵاتە بەڕێوە ببرێ بە بڕوای ئێمە لە سیستمی فدرالی لەسەر ئەساسی جۆغرافیای نەتەوەی دەتوانێت وەڵامدەری ئەو ویستە بێ بۆ داهاتووی ئێران بۆ بەڕێوەبەرایەتی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە تەواوەتی باوەڕی بە فرەچەشنی هەیە بە مافی نەتەوایەتی هەیە پێشیوانیە هیچ دموکراسیەک و هیچ سیستمێکی سەرکەوتوو دەتوانێت لە ئێراندا ئیدارەی ئێران بکات و کاریگەری هەبێت لە داهاتوودا بەبێ ئەوەی مافی نەتەوەکانی دیکە لە ناو ئێراندا نەتەوە غیرە فارسەکان لە نێو ئێراندا دابین بکاو بەبێەوەی کە مافی و نەتەوانە بدرێ ئەو نەتەوانە حەقی خۆیانە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان لە سیستمی داهاتووی. کاک هەژار چۆن ئەتوانن ینی بە تێڕوانینی ئێوە چۆن دەتوانرن ڕێکەوتنێکی ڕاستەقینە لە نێوان گەلانی ئێرانە دروست بکرێ بۆ دەستەبەرکردنی ئەم خواستانە؟ هەر کەسە دەتوانێت لە لای خۆیەوە دەست پێ بکات. من ئەوڕۆ لە کۆتایی کۆڕەکەدا خۆمی شارم پێکرد هەموو پانەلیستەکان جیا لەوانەیە ئەم لە ئەمریکاییەکان غیر ئێرانیەکان ئەوانەی کە لێرە بوون و پرسیاریان کرد زۆربەی باسی پۆتانسیێلی کورد بوو بەڵام من لە کۆتایی کۆتر کۆڕەکەشدا باسم کە وتم کە ئێمە لێرە نین بە تەنیا بڵین حەقی کوردە مافی نەتەوەیی هەبێت. ئێمە لێرەین کە بڵین حەقی نەتەوەکانی تری ئێرانی شەمافی نەتەوەی بە ئازەری تورکەکان بە لۆڕەکانەوە بە بەلوچەکان بە عەرەبەکان بە هەموویانەوە هەر بۆیش کورد بە دروستکردنی هاوپەیمانی بە چالاکبوونی خۆی دەتوانێت کاتەلیست بێت دەتوانێت نمونە بێت دەتوانێت شوێنێک بێت چەخماغەیەک بێت شوێنێک بێت بۆ چرۆکردنی ئازادی لە نێو ئێراندا بۆ دەستەبەرکردنی مافە نەتەوەیەتیەکان لە نێو ئێراندا هەروەکو بەڕێزێکێک لە پانەلیستەکانیش بەڕێز دکتۆر دەیڤید رامسوەر کە پێشتر خۆی ڕاوێژکاری جێگری سەرۆکی ئەمریکا بووە باسیەوەی کرد من پێم خۆشە ئێرانیەکان یەکشت لەبیر نەبن لە تاریخی معاسری ئێراندا یەکێک لە گەورەترین شۆڕشەکانی ئێران شۆڕشی ژینا بووە شۆڕشی ژینژیان ئازادی بووە و هەموو دەزانن کە ئەو شۆڕشە سەرچاوەکەی لە کوردستانی ئێران دەستی پێکردو بۆیە دەبێت ئەوە وا ببینرێت. بەڵێ سپاس هەژار برنجی نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە واشنگتۆن سپاس بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا. هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران بۆ سەر نووسینگەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و ماڵی بەرپرسی دەستگای پاراستن کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە. ئەباز ئەراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕەتی کردەوە ئێران هێرشەکانی ئەنجام دابێ ئەمەش لە کاتێکدایە سەرکردایەتی سەربازی ئێران تا ئیستا هیچ لە دوانێکی لەو بارەیەوە نەداوە. شارەزایان دەڵێن ئەم ڕووداوە جارێکی دیکە تیشکی خستوەتە سەر درز و گرژی نێوان سوپای پاسدارانە حکوومەتی ئێران. راپۆرتێکی هونەر ئەحمەد لەم بارەیەوە زانیاری زیاترمان دەدات. هێرشی درۆنی ڕژێمی ئێران بۆ سەر ئۆفیسی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و ماڵی سەرۆکی دەستگای پاراستن کاردانەوەی لێ کەوتووەتەوە. باڵا سیاسەکەی ڕژێمی ئێران لە ڕێگەی عەباس عێراقچیەوە سەر سوڕمانی خۆی پیشاندا و ڕەتیان کردەوە کە هێرشەکەیان ئەنجام دابێت. لە بەرامبەردا سوپای پاسداران باڵا سەربازەکەی ئێران کە بڕیاری جەنگ و ئاشتی لەدەستدایە هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە نەدا. سەرچاوەیەکیش لە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند
کە گومان لەوەدا نییە هێرشەکە لەلایەن ئێرانەوە ئەنجام دراوە. دوای ڕووداوەکە بە نزیکەی 10 کاتژمێر ئەنجا ڕاگەیەندرا بەیاننامەی فەرمی پێوە دەرچوو. لە بەیاننامە فەرمیەکەدا تەنانەت زۆری فڕۆکە بێفڕۆکەوانەکەش دیاری کرابوو. بێگومان لە ماوەی ئەو 10 کاتژمێرەدا بەبوونی دەستگایەکی تند و باش و تۆکمەی هەواڵگری لە هەرێمی کوردستان کە سەر بە ئەنجومەنی پاراستنی ئاسایشە لە هەرێمی کوردستان هەموو ئەو شتانە ئاشکراکرا. ئیتر لەوە زیاتر بەڵگە چۆن بسەلمێنرێ بۆ لایەنی ئێرانی. سەرۆک وەزیرانی عێراق سەرکۆنەی هێرشەکەی کرد و لیژنەیەکی ڕاستپارتاوەکو بە دوواداچوون بۆ ڕووداوەکە بکات. شارەزایانی سەربازی پێیان وایە هێرشەکە لەلایەن سوپای پازارانەوە ئەنجام دراوە و چەندین پەیامی سیاسی و سەربازی لەخۆ دەگرێت. تەنبیهەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئێستا حرەکەیەکی دیپلۆماسی چڕ هەیە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و بە کاک نێچیروان بەرزانی و هەروەها بەران سەرۆک ئەنجومەنی وەزیرانیشەوە و ئەتوانم بڵێم لەو ڕۆژانەدا ئەتیمامێکی باش بە هەولێر دەدەن. لە سەرەتای جەنگی 40 ڕۆژەوە تاوەکو ئێستا ڕژێمی ئێران زیاتر لە 1000 هێرشی درۆن و موشەکی بۆ سەر هەرێمی کوردستان و حیزبەکانی ڕۆژهەڵات ئەنجام داوە. ئەگەرچی لەم هێرشەدا زیانی گیانی نەبوو، بەڵام وەکو پەیامێکی هەڕەشە ئامێزی قورس بۆ سەر حکوومەت و دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان تەماشاکرا. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر. هەر لە عێراقی سەرۆکوەزیری عێراقی بە بەرپرسên çarçoveya hemahengiyê ra kom bûye da ku grûpên hevalbendên Îranê razî bike ku di demeke diyarkirî da çekên xwe radestî dewletê bikin. Li gor hin zaniyariyên dengê Amerîkayê ku gihîştine dengê Amerîkayê grûpan amadebûna xwe bo danîna çekan nîşan dane lê tenê bi hin mercan ew daxwaza vekişîna leşkerên Amerîkî ji Iraqê dikin û daxwaza bêçekkirina pêşmergeyên Herêma Kurdistanê jî dikin. Ji bo zaniyariyên bêhtir di vê derbarê de niha peyamnêr Huner Ehmed ji Herêma Kurdistanê bi me re ye. Dem baş Huner te çi agahiyên nû di vê derbarê de hene û gelo gerantiyek heye ku ev grûpên hevalbendên Îranê di demeke diyarkirî de çekên xwe radestî hikûmetê bikin? ئەوەی تا ئێستا لە کارنامەی حکوومەتەکەی زەیدیە هەیە ئەویشەوەی تاوەکو سینۆ ئەو گروپانە بە تەواوی چەکانی خۆیان دانابێت و یا ئەوەتانێت تێکەڵ بەکاری سیاسیە بن یا ڕێگەیەکی دیکە ئەگرنە بەر ئەویشەوەی ڕوبەڕووبوونەوەیە. زەیدی لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی قسەی کردووە. دیارترینیان نوری مالیکی داوای لێ کردووە کە لە ڕێگەی چەناڵی تایبەتی خۆیانەوە و پەیوەندیانەی کە هەیەە لەگەڵ گروپەکانە بیخەنە گەڕ بۆ ئەوەی ئەو گروپانە ڕێگەی شەڕ و ڕوبەڕووبوونەوە هەڵە بژێرن بە ڕێگەیەکی دیپلۆماسی و سیاسی چەکی خۆیان دانێن و کۆتایی بۆ مەلەفە بهێنرێت. چونکە لایەنی ئەمریکیش تا ئێستا سوورە لەسەرەوەی کە سینۆ هێزەکانیان بە تەواوەتی لە عێراق ئەکشێنەوە و بەڵام ئەوەی کە هەیە گروپەکان مەرجانەیە مەرجەکانیان بەدەر لەوە کشانەوەی هێزەکانی ئەمریکا داوایان کردووە هیچ ئەوانی کە وەکو ڕاهێنەر سەربازانی ئەمریکا وەکو ڕاهێنەر لە عێراقیان ئەوانش بکشێنەوە لە عێراق و هیچ سەربازێکی ئەمریکی لە عێراق نەمێنێ و لەگەڵ ئەوەشدا داوایان کردووە هێزی پێشمەرگەیش چەکدانە. هەڵبەتە ئەمە داواکاری هەموو گروپەکان نییە، داواکاری هەندێک لە گروپەکانی گروپە نزیکانی هاوپەیمانی ئێرانە. نوری مالیکی داوای لە زەیدی کردووە تاوەکو دەرفەتێک بدرێت بۆ ئەوەی ئەمە ینی دەرفەتێک بدرێت ماوەکە درێژ بکرێتەوە تەنها ئەوە نەبێت لە سینۆ. چونکە مالیکی بە زەیدی وتوێتی دوور نییە ئەم مەلەفە خوێن ڕشتنی تێ بکەوێت چونکە ئەو گروپانە سوورن لەسەرەوە وارجارە و بیانووی جیاوازیانەیە مەرجی جیاوازیانێ بۆ نمونە ئەو مەرجەی کە هەیەە مەرجی ڕادستکردنی چەکی پێشمەرگە مەرجێکی زۆر قورسە چونکە هەم پێشمەرگە ڕازی نابێ و هەم حکوومەتی عێراقیش ناتوانێت. باشە هونەر هەڵوێستی وەزارەتی پێشمەرگە چ بووە سەبارەت بە ئەم داواکاریەی ئەو هێزانە؟ لەگەڵ چەند فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگە قسەم کرد
وتیانێمە لە ڕابردووە چیمان و تۆ ئێساش هەماش دەڵێنەوە نابێ مەلەفی ئەو گروپانە تێکەڵ بە هێزی پێشمەرگە بکرێ. هێزی پێشمەرگە لە 2005 کاتێک کە دەستور نووسراوەتەوە ئەرک و شوێن و کارەکانی هێزی پێشمەرگە دەستنیشان کراوە، بۆیە ئەم گروپانە تازن بەشێکی زۆریان لە دوای شەڕی داعشەوە دروست بوونە، ناکرێ ئەم مەلەفە ببەسترێتەوە بە هێزی پێشمەرگە. لە ڕابردووشدا بە هەمان شێوە ئەوەی لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی مەهدی کە لە سوپای مەهدی ناسرااو بوو لەگەڵ هێزەکانی ئەمریکا و کاتەکە هەڵوەشێنرایەوە هەمان داواکاریان هەبوو سوپای مەهدی کەوتیانە بێ هێزی پێشمەرگەیش هەڵبوەشێتەوە کاتێمان خۆمان هەڵەوەشێنەوە، بەڵام ئەو کاتێش و داوایە جێبەجێ نەکرا و فەرماندەکانی هێزی پێشمەرگە و بەرپرسانی کورد بەگشتی یەک هەڵوێز بوون لەسەرەوەی کە هێزی پێشمەرگە هێزێکی دەستوریە و بەتایبەتیەوەی کە ئێستا هێزی پێشمەرگە قسەی لەسەرکاڵی ئێمە نەبوونێتە هەڕەشە بۆ سەر چ ناوخۆی عێراق چ وڵاتانی کەندا و جیاواز لەوەی کە گروپەکانی نزیک لە ئێران ڕۆژانە موشەکەکردنە کوێیت وڵاتانی دیکەی کەدا و لە ناوخۆی عێراقشەوە بەردەوام هێرشەکەنە سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هێرشەکەنە سەر ناوچە نەوتیەکان و ئەو شوێنە گرنگانە و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کورد. بەڵێ پەیامنێر هونەر ئەحمەد سپاس بۆ زانیاریەکانت کە لە هەرێمی کوردستان و بەشدار بوون لەم وتوێژەدا. سەرۆکی تورکیە ڕەجەب تایب ئەردوغان ji سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ داخواست کرد ku danûstandinên bi Îranê re bidomîne di demekê de ku dema 6 rojî ya ku bîrnameya Amerîka û Îranê de hatiye destnîşankirin bêyî rêkeftineke dawî diqede. Enqere pêşniyar dike ku piştgiriyê bide hewldanên dîplomatîk di demekê de ku girjî li ser tengava Hormuzê bilindin û metirsiya şerekî nû heye. هفکارە مە ئۆزلەم یاساک بهتر زانیاری divê raportê de hene. Di demekê ku aloziyên di navbera Washington û Tehranê de carek din zêde dibin, Serokê Tirkiye Recep Tayyip Erdoğan bang li Serokê Amerîka Donald Trump dike ku ew deriyê dîplomasiyê vekirî bihêle. Erdoğan da xaftina ser telefonê ya hevdê tebaxê de ji Trump xwest ku danûstandinên bi Îranê re bidomîne. Ankara her wiha ji bo kêmkirina aloziyên li herêmê pêşniyar kir ku Serokê Amerîka piştgiriyê bide hewlên dîplomatîk. Banga Erdoğan di demekê girîng de tê. Mawêya 6 rojan ku di peymana têgihiştinê yan memorandumê ya hevdê Hezîranê de ji bo gihiştina peymaneke herî dawî hatibû diyarkirin niha qediyaye. Lê Washington û Tehran negihiştine peymaneke herî dawî. Ew peymaneke ku ez wê pêwîst dibînim çê nekin. Binêrin, niha em ji ber sedemekê li virîn. Îran nikare bibe xwedîçekê etomî. Trump naxwaze mawêya memorandumê were dirêjkirin. Îranê jî hişyarî daye ku ji ber rawestandina hewlên dîplomatîk ew dikare ber bi helwesteke leşkerî ya tam êrişkar ve biçe. Tengava Hürmüzê yek ji xalên herî girîng yên vê nakokiyê ye. Beriya şer nêzî ji sedî bîstê petrol û gaza xwezayiya cîhanê ji vê tengavê derbas dibû. Îranê îro jî got ku heta ku Washington şertên memorandumê bicîhneyne, tengav ew ê girtî bimîne. Türkiye di vê nakokiyê de hewl dide roleke navbenkar bileyze. Türkiye endamê NATO û hevkarê Amerîkayê ye. Lê hevdem bi Îranê re xwedî sînorek dirêj û peywendiyên siyasî û aborî ye. Erdoğan dibêje Ankara evî bi Amerîka, Îran, Pakistan û Qatarê re ji bo dîplomasiyê bixebite. Erdoğan û Trump do her wiha li ser Gazayê têkiliyên Washington û Anqerê û peymana Mekkeyê ya di navbera Tirkiye, Erebistana Siûdî û Pakistanê de axifîne. Lê li gor pisporan her ku dîplomasî bê encam dimîne, gefên û xeteriya pevçûneke nû jî zêde dibin. Loma ew dibêjin hewla Ankara ji bo vegera Washington û Tehranê li masaya danûstandinan girîngtir dibe. Di demekê ku mawêya 6 rojan bê peymaneke bi dawî bûye û helwestên Washington û Tehranê hişktir dibin.
Pispor dibêjin pirsa sereke ev e. Gelo Tirkiye dikare peywendiyên xwe yên bi her du aliyan re bikarbîne û ji bo vegera danûstandinan riyeke veke yanna. Özlem Yasak, Dengê Amerîka, Washington DC. یاسای چوارچێوە لە ڕۆژنامەی فەرمی تورکیا بڵاو کرایەوە و ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە هەژماری تایبەتی خۆی لە سۆشال میدیا هەواڵەکەی بڵاو کردەوە وتی پیرۆزبایی لەو کەسانە دەکەم کە ماندوو بوون و هیوای خواست ئەوە چارەسەری بهێنێتە ئاراوە. پەیامنێر ئەیوب دیمرمان لەگەڵە لە ئەستەمبوڵەوە بۆ زانیاری لەسەر قۆناغەکانی داهاتووی یاسای چوارچێوە. ئەیوب ئەو کاتت باش. بڵاوکردنەوەی یاسای چوارچێوە لە ڕۆژنامەی فەرمی حکوومەتی تورکیا مانای چییە و دوجاریش پێمان بڵێ کەی بە دیاریکراوی دەبێتە یاسا؟ ئاراستی پشتی کو em bêjin ev yasa rojnama resmî da hate weşandin hê bi şiklekî yasa derneketiye lê îro tiştekî din jî hema piştî viya jî derketolê ew jî dibin serokatiya alîkarê serokkomariyê yani Cevdet Yılmaz da lijneyê hate damezrandin. Ev lijneyê da Wezareta Hundir, Wezareta Der, Wezareta Parastinê dîsa serokatiya alîkariya serokkomariyê Geyriviya İstihbarata Türkiye û lijne ewlekariya millî divê derê da erkdar e. Dîsa li ser vî jî ana ewan civînek jî li darxistin yani 24 mehê da an jî roja duşemiyê wê civîna xwe ya yekemîn çêbikin. Eva tê çi wateyê rastî divê derê da jî hema bêjim yani ji vî şundatir ev lêkolînên ku li ser çekberdan da aliyê din da feskirina PKK hêla din da em bêjin radestkirina çekan tevahî çiye çimîne ev lijneya hanê wê bişopîne raporekî amade bike vê raporê jî pêşkêşî lijneya ewlekariya millî bike û ev lijne wê biryarê bide. Baş Eyüp yani destpêkê dema ku berî ku biçe dengdanê jî digot ev prose divê biçe dengdanê qanûna çarçovayî û pişta divê rojnameya fermî da belav bibe û pişta êdî prose dest pê dike. Anha belav bûye yani qonaxa bê êdî çi ye? Proseyeke çawa were dest pê kirin? Salih rastî wiha em bêjin ana lijneyek hate damezrandin ama ana behs kir kî divê derê de heye çi sazî tê de heye lê rastî ev rapor wexta ku biçe lijneya ewlekariya millî wê gavê lijneya ewlekariya millî biryarê wê bide erê an na yani hekî em bêjin biryarê erê derket wê gavê di rojnama resmî da wê were weşandin êdî ew bibe qanûn an jî şiklê wê derkeve. Piştî wî jî em bêjin wê çi bibe prosedür wê gavê dest pê dike çekberdan yani wê demê vegera ew kesên ku li serê çiyêne ji bo ku ev qanûnekê ji bo wan derketiye ew di nav şeş mehan da wê li gorî vî bên an jî neyên yani dîsa li gorî daxuyenên Dem Partî an jî daneyên destê Dem Partî nehset kes berî yekê Hezîrana 2005 ew hûn kesene nikarin bên غيري وان او كسانان وبين لغوري ويدي بروسيدرك تسبيركه بله ایوب دمیر پامنری ما ج استانبول مرحبا گلک سپاس جبو وازانیریت سپاس باش بله سروک ترکیه رجب طیب اردوغان بری درو جانجی بحثا کردن سوریه کرد و گفت که او ده پارا خواج آشتی ور بگیرن گلو آخافترین اردوغان چاوا دکارن لسر آخا سوریه ورن ورگراندن و ترکیه چه روله ده پروسیا انتگراسیونی یا هیزن سوریه دموکراتیک هسده دناوا دزگهین حکومت سوریه ده دلیزه جبو شیروا کرنا وان پرسان و هن پرسن دنن گریدایی و مجاره نها نویسکار شوان ابراهیم ج قامشلوی به مرایه دم باش رزار ابراهیم کردن سوریه چاوا دکارن پارا خواج آشتیا کل ناوا ترکیه دبه ورگرن بارباش ساعت خوش گوز میوانی وما اتخوازم پیروزبایی اجوار بکم وشان هوا بوزندی و کارکی باش لدورا کردی سوری دوی جه دلخوشی میا از درباری پرساتا باوریا من پنج بابتن سرکه هنگو کرداسی مسر بشتغلن سر آسا ترکی
دیارە بەگوهستنێک هەیە سیاستا تورکی دەژێ گۆکێشەیە کوردی و دۆسەیە کوردیش ڕەوشەکە ئەولەکاری هاتە بەگوهستن ڕەوشەکە سیاسی ئیرۆ ئەو ڕەوشا کوردی و پێشەڕۆژا کوردال تورکیا سەر ئاستا سیاسی تێکۆت و پێشکردن پێواژۆیە ئاشتی ئەنجامێ وێناوێ دەرکەون نەبتەنێ پشتی گۆچەکن پەکەکە وەرن دانین لێ ئەو دەما پشتی وێ ڕادستکردنەوان چەکاوێ ڕەوشە سیاسیا کورداوێ چاوابێ دیارە گوهارتنین چێت بن بەریا ئانەژی بەحسا پێواژۆیە ئاشتیە هاتەکردن وان ساڵێ بوری لێ ڕەوشە ئیسال گۆ پێواژۆیە ئاشتێتێ دەرباست وێ گۆ قوناغەکە نوت ڕۆژهێڵاتە ناوین دە هەیە ئەو قوناغە گۆ نابێ کورد بێ بەحر تێدە بمێنن تایبەت گۆ هاویردۆرێ تورکی حەمید گواردنەکە دەرباست بێ پشتی بوهارە عەربی گەهاشە داویە خوا قناعتي من وين باش كوهرتن الفي هرمي هم تايبت بشتي كو قالك دولة عربي بإسرائيل را واتفاقيات إبراهيم جريدن حميد ناب هبدا تشارشوفيا كام نوش روشلات نافين تين بيساندون كورتويدة ده نبي بحر بمينن جرينج أو بحربونا وانا ندريا تشكو والشر دريا سياسته بجدار بولا تدور الدولة شفان لبرسكريك دفرده هي از ببورة أصلا خفتنا تدبرم جبو أسكارم بهتر برسابكم تذكاري خالد جين هذا برسفات دن لاجي بدي يعني جريدان آلية كي كردين سوريا بباكيكي روشة لجور خواندناته آلوستر دكه يعني جنها درفتك كجبو أو درباسي وي بروسيا شارسرية ببين كردنا فينا دولة تركيا وباكيكي ده دبي يعني او برساتا ودم جار من دي بهدو بغريداين از هردو بكم يك عاليه كده بواجه اشتي التركي نه يعني قضيه كردي تمام دو نامني وتمافن كردان نامني بروواج بواجه اشتي وچكدانينا چكان داينا چكان PKK يعني واتيا گو درفتك نوچه به روشلاتا ناوین تشتكت چناوه بيگو بريارة كناف دولتي تد هبه او بريارة ناف دولتي ديارة گو شر و چکان نمات خوازت خو او کسن سرگرم جهه وانا روشلاتا ناوین نامن دريا سياست ايرا آدي مثلا كرد سوري وقصده و PKK اما و كرد سوري شقامش لو از دویجم امپیرنا پیواجوی آشتیه بگه سری لدسه خال هنه یک جه نابه کرد سوری ببنا جهه بازارت نقبه انقره و شامده اما و کرد سوری ده جهه حکیمت پیشروش و آینده سوری ده به جهه خود سیاست و دستور سوری ده بگرن آده دوا اما کرد سوری خودیدان وی تایویت پی آخا گو سوری هاتا دامزراندن کمارا سوری درکت پشتی گو او خاکا انگو سلطنه عثمانی هاتا بارتکرن بشی اتفاقات سايكس بيكو وانا دولة سوري دركت جو كرد الهرم هبون بريا سوريا بقوها به ايرو ام نابن نوغم قوتينا جهه بازار نقبه انقره وشامده ونجمت خواستن جو ام ببن الصراعات يعني اردوه نقبه PKK وتركي ده امام تخوازن اراميه كد وهرم خود شي بكن ام شوا هرم خود پیش بخن تنميه وافضانه كبيشكتي جم خوشي بكن ام نمهوان الفي ولاتي بيويستا قضيه كردي تركي وري حل كرن آجی پیوسترین اما نبی جه منصه گو شر ترکی دیده بی و نبی منصه گو ترکی شر مبکی دریا پکیان دریا شر خو پکیره ام نبی شک جوی صراعینا ام نه جز اگجینا ام پیرنا گو پیواجوی آشتیه بگه سری و ام پیرنا گو اف روشانو آگو دبجین دی پکیان نمینو سلاح ور دانین دریا دانو استاندنه و گو روشک سیاسی نول ترکی چبیر اوی باندوره که مباشر یکسر باشه دعوه لی برید کم جاره که باشه کرمکه اش برجواندی ترکیه یجی گو اما کرد سوری دوی روشا اولکاری و ترسد جان نکن جبر رفتار المام و رفتار کسکی نورمال بی چو قیسی هر ولاتک هر ملاتک چو قیسی دبن فشاري ودبن روشك مجولي جو قفك او لكاريه سر هبي وين رفتارك خراب هبي وشو يصيب اراميه مجول بي والدورا خميزي واشتي هرجي جهه خوشحاليه هر خلكي وهر ملتك يا كاك شفان دي دريدا انت خازن شكي براتيكي سر عردي انها بيجن باكروجلات السوريه هزن سوريا ديمقراطيك جبو سالن دريج لو نفچيان ام بيجن كنترول كربون لو دري مابون يعني انها السيناريو رك تشاوا دكاروان بباريزا وده همان دمي دجي حكومه شامل راضي بك يعني لسر عردي برسك ايشك درتخي يعني از تهشمنديا او ذاكرام تفقران كان صال بري انا تشا جو الين كرديش حدود خصش قصدات خصن شبكاش شبيداش تبدا متخصن
نيفي تشاغو انا فانا دا حكومه سوري هالوسط سرق برزاني اگو جيس باسيه تمو دايمش دازار ويازدان حتى بشتي جو ريجيما سوري كت تشاغو دا بر استوا دا بروانا وچاوا من لف بكن وچاوا شركاتي كشكن وهافجبونه كشي بكن وبهفدورا كار بكن وهرما كردي تنه بباريزن تعيش برقه ودير وياتنا نجهميا هاگر یک جوان رکفتنا چه وبانا انا ايرو ولاتك مهبو نكيمي هوليري با تحمي آلية دبو كاكش فان جبوكا رخنين نافخينك ببورج بردما من قالك كيما جبور رخنا نبن كردي اتخوازم بتجبر آلية دي تنين هاب مرا اتخوازم دوای چارچوبه کا چاوا چه پیوسته ببه اگر تو کردی برسوان بدی چه پیوسته ببه جبو هم ترکی راضی ببه هم کردن سوریه راضی ببن هم حکومت دمشق راضی ببن بکردی اگر زحمت نبی باشا بهوريا من اف هريما ما كاري او هريما كردي التركي وباشوري كردستاني بهفدور الدوراك اقتصادي متكامل بهفرشي بكن ديارة يعني بروجيه كنوش روشلات نافيرة تيدانين كردي سوري دفي وكردن وبيجول بن تشاوا بجداري حكومتها سوري بن برس بريا انا او بو كي خدي بريارة كردي سوريا ايرو برس هاتو غارتن تشاوا كردي سوري جهه خد حكومتها سوري ودولتها سوري انو دا ببينن بيويستا ام ناس بكن قدريا شر وچكاندا تو كستما ما في خد السنه لازناب يجي جبر ام يكسر خو دسلات بي يعني تاخذ خد بردن بيجو ام بجداري روشه اولكاري ام يجي بيويستا كرد بهندروي وزاره الدفاع وداخليه ده هبن حرحال او كارل سرويه كده كشفان يعني كارل سرويه كده به هي او كده دمن بيشتا باوكي بريكو بيكتر به حرحال براستي خافتني تخوشن لدما مكيمه بدعوه لي بورنيت كم نفيسكار شفان ابراهيم تشقمش له مربي مالتا افا قامیشلو لمێژە ماڵی کورد و عەرەب و ئاشووری سریانی ئەرمەنی و جووەکان بووە. فاریز عوسمان مێژوونووس و نووسەری کتێبی مێژووی جووەکانی قامیشلو کە تازە چاپکراوە باس لەوە دەکات کە لە دوای ڕۆیشتنی جووەکان لەو شارە ژمارەی گروپەکانی دیکەی نیشتەجێی قامیشلوش کەمی کردووە. ئیڤان حەسیب لەم راپۆرتەدا تیشکی خستووەتە سەر ئەم پرسە. ئەو لە نسێبین و قامشلۆ دنێرە هەردوو باژارên جێوی وەکی گۆبناو dibin. Di sedsalîya damezrandina Qamişlo'da nivîskar û dîroknas Faris Osman mevedgerîna rojên destpêkeyên damezrandina bajêr. Got dibêje hejmarek ji malbatên Kurd ji milkên xwe erdbexş kirin da got Qamişlo li ser wê were ava kirin. قامشلو وك خاك وك عرض وملكي كرداب اي مالا قدور بيك بون اي مالا نظام الدين بون اي مالا احمد ابو عيشق بو اي مالا كوزي بو اي مالا قال لك مالي نافدار هبون افخاك عرض وابو فرنسيار قوتن هجر هون باجار كي اوابكن امي وك بخشانه امي دياري هنك جي خاكا خوامي بذنوانا li bajarê Qamişlo li kêleka Kurdan, Ereb, Siryanî, Aşûrî, Ermenî û cihû jî hebûn. Niha herî kevin mala qedûr bêkî. Lê li gorî dîroknas Faris Osman yê got vê dawiyê pirtûka xwe ya bi navê dîroka cihûyên Qamişlo weşand, piştî bidawîbûna hebûna cihûyan îro rêjeya pêkhateyên din jî كيم دبا بنايات صالي هون بالا خدني دي نهاكا جهو لقامشلو نما حضارو نحصدو نوت وددو جهو الفيدا بداويبون ارمن هند كيم دبن سرياني هجر كاثوليك بن هجر ارثوذكس بن وانا شارستاني انين باجاري قامشلو يعني دي قامشلو دي وقتها ادبيجم حضارو نحصد و 26 وبرجور دي إجاوي شاغي سينما هبون تياترو القامشلو هبو برتوخانه هبون شابخانه القامشلو أواكرين شارعي أبي مودرن شوش قامشلو دقوتن باريس أب تشوشك داود شمعون غرزاني سورياني كي بكردي دا آخفة
di sala 1938 de li bajarê Qamişlo jî dayîk bûye. Nêzîkî 6 sal berê wî pirtûkxaneya azadiyê li bajêr vekiriye. Îro ew destpêka damezrandina Qamişlo bi bîr tîne û tekez dike got di nav hemû pêkhateyan de têkiliyên civakî xurt hebû û di aştiyê de bi hev re jiyan dikirin. Sala 55 ez wayme Qamişlo yani tevkel pîş bûn. Adî bûn dîkanê adî bûn. Xelît bûn. Ji Kurman, Siryaniya, Aşûriya, Ermeniya, Kurmanc, Ezidî. Ev tev xelît bûn yani. عرب طبعا موجود بون حياتي ما خوش بون بفرا براتي بون ام تشونا عيدي هاف ام تشونا دعوتي هاف عزاي هاف باجارê Qamişlo di sala 1926 de bi ferman û planeke Frensî li ser qiraxên çemê Cexcexê hate damezrandin. Sed saleke bajar biratiyê pêş dixe. Got Kurd, Ereb, Suryanî, Aşûrî bi hev re dijîn. Mînakek zindî ya jiyana hevbeş e, got heta roja îro jî berdewam dike. Piştî 14 salan şerê li Sûriyê, bajar hewl dide got dîroka xwe ya dolemend vejîne û mîrateya xwe ya çandî û civakî vegerîne û dest bi serdemeke nû ji avakirin, pêşketin û aştiyê bike. Îvan Hesîb, Dengê Amerîka, Qamişlo. مش Qamişlo jî diçin Hewlêrê Festîvala Deşta Hewlêrê bi beşdariya gelek gundî û niştecihên bajêr hatlar xistin. Di festîvalê da siwaran hespên xwe, jinan xwarinên Kurdî û hunermenda jî stranên xwe pêşkêş kirin. Armanca festîvalê ew e ku jin ji bo jin û keçan derfetên kar werin afrandin û berhemên û xwarinên Kurdî jî werin pêşkêş kirin. Diyar Cemal wir bû ev raport amade kir. هاتینەوە ئیسیڤاڵی بە خۆمان بە هەستمان بە سوار چاکە باشەکانی هەولێرێ هاتینە بەشداری و ئیسیڤاڵی دەکەین. دەزانین کووە هەسب سواری ئەمە عەزمان لێە ئەو جیرەی تازە پێڕادەگا ببنە عەشقی هەسب. هیچ شتێک لە هەسبی خۆشتر نییە بە من لە دنیاە. ئەگەر لە فیستیڤالێکی بەشداری نەکەم هاوار مەپرسن چکە لە دوو فیستیڤالی کە بەشداریم کردیان ئەجا لە دووسێ کچکە پاش ئەو کاتی نەچوویمە باوەڕ کە پرسیاریان کردبووە لەمە. وڵا گرنگێکی ئەوەیە کە هەلی کاری بۆ چەند ئافرەتێک ڕەقسانی وە من وەکو خۆم کابانی ماڵم ئێستا لێرە بەشداریم کردووە خازان جێکە بۆ ئافرەتە بێکارانەکە لە ماڵەوەن. بۆ ناساندی زیاتری بەرهەمە کوردیەکانی خۆمان کە زیاتر تەرکیز لەسەر خواردنە کوردیەکان بکەینەوە لەسەر بەروبوومە خۆمالیەکان بکەینەوە واز لە خواردنی دەرەچی بێنین یا و خۆراکەینەی کە لە دەرەوە دێن وەکو پێویست نین کوالیتی کۆنتترۆلیان باش نییە بەڵام الحەمدلله ئێستاکە بەرەو کشتتوکالی ئێمە بەرەو پێشەوە دەچی کەرتی کشتتوکالی زیاتر بەرەو پێش چووە و بەرهەمی هەنجوینمان زیادی کردیا بەرهەمی شیرەمەنیەکانمان زیادی کردی وەکو ماست و پەنیر و ئەو شتانێکە خۆماڵین. بله بفراو ام بحثا خواردنی کردی بکن درباره ویاوا دیار دبراستی ل کردستان وکو چاوا کردستان زنگینه بزاروه این خواب بجوره این خواردنی زنگینه عینی وکو نمونه برنجت الجهه کی چیت کی لروجهلات
نەوەکو برنجا کل ڕژاوا چێت بێ نەوەکو باشوورە تایبەتمەندی هەر جهێکی هەیە پێم وابێ هەمووی گرێدراوە بە کەش و هەوای شوێنەکانیشەوە ئەو خواردانەی با بڵین لە هەورامان تایبەتی هەورامانن زۆر جیاوازە لە ڕۆژاوا کە تۆزێک دار و کەشوەک شاخی کەمترەوانە بە ژینگە هەیە بینەر هێژان لەبران بگەن داویە vê بەرنامێ تاجارەکەدن هەر شاد و بەختەوەر بن هەر شاد بن. سلام با برنامه خبری صدای آمریکا خوش آمدید. امروز سه‌شنبه 18 ماه آگوست سال 2026 میلادی است. من سحر عظیمی هستم. در برنامه این ساعت شما را در جریان تازه ترین گزارش‌های جهان قرار می‌دهیم. اما نخست سرخط خبرها. دونالد ترامپ رئیس جمهور ایالات متحده روز دوشنبه در قصر سفید ضمن دفاع از مفکوره اعلام تنگی هرمز به عنوان قلمرو آمریکا به خبرنگاران گفت که ایران می‌خواهد توافق کند اما نه توافقی که ایالات متحده آن را ضروری می‌پندارد. مسکو در هشدار تازه به لندن گفته است که بریتانیا بهای تهیه طیاره‌های بدون سرنشین به اوکراین را خواهد پرداخت. صدر اعظم بریتانیا در واکنش به این هشدار گفته است که لندن به حمایت 100% خود از اوکراین ادامه خواهد داد. و ریچارد بنت گزارشگر ویژه سازمان ملل متحد در امور وضعیت حقوق بشری در افغانستان انفجار عصر دوشنبه در ساحه دشت برچی در غرب کابل را حمله شنیع خوانده و خواستار تحقیقات کامل و مستقل در مورد آن شده است. دونالد ترامپ رئیس جمهور ایالات متحده آمریکا سه‌شنبه گفت که هیچ مذاکره یا گفتگویی با جمهوری اسلامی ایران جریان ندارد و برای آینده نیز برنامه‌ریزی نشده است. جزئیات بیشتر تحولات آمریکا و ایران را همکارم میر عبدالقادر مشرف دنبال کردم. مشرف، جزئیات بیشتر این خبر نزد خودت چی